تەواوکەری بەشی 22 لە کریت چیم بینی؟ میناوتی لەبەر ئەوەی تۆ دەتەوێت بۆ ماڵی مینۆس بڕۆین، من و سینۆهەژ لەگەڵ تا دەین و لەوێ هاوڕێکانم دەبینم و سینۆهەیان پێدەناسێنم. لەبەر ئەوەی ماوەی نێوان ماڵی پیرەمێردەکە و ماڵی مینۆس زۆر نەبوو، ئێمە بەبێ کەژاوە بەرەو ئەوێ ڕۆیشتین. دوای ئەوەی چووینە خانووەکەی مینۆسەوە، بەسەر سوڕمانەوە تێگەیشتم کە ئەوە کۆشکێکی گەورەیە و دوای ئەوە کە زانیم مینۆس پاشای کریتە. بە شێوەیەک حەپەسام کە وەکو کاپتا دەیوت وەکو ئەوە وابوو لە ناکاودا ببینم کە لەسەر سەر بەڕێدا دەڕۆم. لەوێ زانیم کە لە کریت ناوی پاشاکان مینۆسە و ئەوەندە مینۆس ناو پاشایەتی کریتیان کردهبوو کە هەندێ لە خەڵکی نەیان دەزانی پاشای ئەو کاتە کە فەرمانڕەواییان بەسەردا دەکات مینۆسی چەندەمە. دوای ئەوەی چوومە ئەو تەلارەی کە مینۆسی تیابوو، بینیم کە کۆمەڵێک ژن و پیاو لە هۆڵەکەدان و ئەوەندە بە دەنگی بەرز قسەیان دەکرد و پێدەکەنین کە دەدوت لە ماڵی خۆیاندان. پیاوەکانیان کراسی ڕەنگاوڕەنگی جوانیان لەبەردا بوو، هەمویان خۆش ئەندام بوون و ژنەکان لە جوانی و ڕازاوەیی کراسەکانیان لەگەڵ یەکتریدا پێشبڕکێیان دەکرد. مینا منی بە هاوڕێکانی خۆی ناساند و ژنەکان لە باوەشیان دەگرت و ماچیان دەکرد و پیاوەکان بە بینینی خۆشحاڵیان دەردەبڕی بەبێ ئەوەی دیار نەبوونەکەی ئەویان پێسەیر بێ. ئێمە بەبەردەم کۆمەڵێکی زۆر لەو ژن و پیاوانەدا تێپەڕین تا گەیشتینە بەردەم مینۆس کە وەکو ئەوانی تر لەگەڵ هەندێک کەسی دەوروبەریدا گفتوگۆی دەکرد و پێدەکەنی. ئەویش بە بینینی مینا شاد بوو. دوای ئەوە مینا منی پێ ناساند و مینۆس تێگەیشت کە من ئەو کچە گەنجەم ڕزگار کردووە. بە زمانی میسری سوپاسی کردم و وتی سینۆها، تۆ خزمەتێکی گەورەت بە خواکەی ئێمە کردووە، چونکە کچێکت بۆ گەڕاندۆتەوە کە دەبێت بچێتە لای ئەو و مینا لە یەکەمین دەرفەتدا دەچێتە ماڵی خواکەی. دوای مینا منی لە تەلاری مینۆس بردە دەرەوە و وتی وەرە ژوورەکانی ئەم کۆشکەت نیشان بدەم. لە هەر هۆدەیەکدا بە بینینی شتەکانی ناوی شادی دەردەبڕی و بینیم خزمەتکارەکانی ئەوێش لە بینینی ئەو کچە گەنجە خۆشحاڵ بوون، بەبێ ئەوەی ماوەی دیارنەبوونی دوور و درێژی مینایان لە لاسەیر بێ. مینا هۆی ئەم ڕەفتارەیانی بۆ باس کردم و وتی هۆی ئەوەی کە لە وڵاتەدا هیچ کەسێ ونبوونی ئەوانی تری لە لاسەیر نییە، ئەوەیە کە نایەوێت خەمی مردنی کەس بخۆن و پەژارە دەربەبڕن. کاتێک یەکێک دەمرێ کە زیادی ناکاتەوە و لەسەر ئەم پێوەرە کاتێک کە یەکێک دەمرێت کەس لێی ناپرسێ هەتا دەگەڕێتەوە، ئەگەر نەگەڕایەوە وا بیر دەکەنەوە کە مردووە و پێویستە فەرامۆش بکرێ. لەبەر ئەوەی بەبیرهێنانەوەی خەڵکی بە تایبەت ئەوانەی گومانی مردنیان لێ دەکرێ دەبێتە هۆی خەفەت و دڵگرانبوون و
لەم وڵاتەدا کەس نایەوێت خۆی بەدەست خەم و پەژارەوە بدا. دوای ئەوەی مینا ژوورەکانی کۆشکی نیشاندام، منی بردە هۆدەیەکەوە کە لە سەرووی ژوورەکانی تردا بوو. لەوێوە لە وەرگا گەورەکان کە گاکانی تێدا دەلەوەڕێنن، باخەکانی زەیتون و زەوی وزارەکانی دەرەوەی شار دەبینران و مینا پێی وتم ئەمە ژووری منە. وتم مینا تۆ لەم ژوورەدا دەژیایت؟ ئایا تۆ نیشتەجەی کۆشکی پاشایەتی بووی؟ میناوتی بەڵێ. ئەم جلو بەرگانەی لێرەدا دەیبینی هی منە، بەڵام ناتوانم لەبەریان بکەم چونکە مۆدێلیان نەماوە و لە وڵاتی ئێمە جلوبەرگ زوو لە مۆدێل دەکەوێ. وتم مینا ئەم قسەیەتم زۆر پێسەیرە، چونکە هەرگیز لەو باوەڕەدا نەبووم تۆ ژنێک بیت کە جێگات لە کۆشکی پاشایەتی بوو بێ. میناوتی ئەگەر تۆ ناوی پاشاکەی ئێمەت بزانیایە تێدەگەیشتی کە ناوی مینا لە وشەی مینۆسی پاشای ئێرە وەرگیراوە. وتم ئەی بۆچی ئەم شتت بە من نەوت کە من بمزانیایە تۆ لە بنەماڵەی پاشایەتی کریتی؟ میناوتی بۆ بیڵێم لێرە هەموو خەڵکی یەکسانن، بە پێویستم نەئەزانی پێت بڵێم کە من لە بنەماڵەی پاشای کریتم. زانیم کە مینا ڕاست دەکات و شێوەی ڕەفتاری خەڵکی لە تەلارەکەی مینۆسدا ئەم بابەتەی دەرخست، چونکە خەڵکی لەوێ بە شێوەیە کەڵس و کەوتیان دەکرد کە ئەدوود لە ماڵی خۆیاندان و نازانن پاشای کریت لەوەیە. هەروەها تێگەیشتم بۆچی لەو ڕۆژەوەی کە مینام ناسیوە زێڕ و پارە کاری لێ نەکرد. ئەگەر شتێکم بۆ بکڕیایە بە دیاری بمدایەتێ خۆشحاڵ نەدەبوو، چونکە مینا لە مناڵیەوە ڕاهات بوو کە زێڕ و پارە و گەوهەر ببینێ و ئەو شتەی من دەمدا پێی بەلایەوە گرنگ نەبوو تاوەکو دڵخۆشی بکە. وتم مینا تۆ کە خزمی پاشای کریتی چۆن لە بەردەم گاکاندا سەما دەکەی؟ ئایا ئەم بابەتە بۆ ژنێک کە لە بنەماڵەی پاشایەتی بێ ناپەسەند نییە؟ میناوتی لە وڵاتی ئێمەدا سەماکردن لە بەردەم گاکاندا کارێکە کە هەموو گەورەکان ئەگەر بتوانن خەریکی دەبن. هەر کەسێک کە لەم هونەرەدا لێهاتوویەکی بەرچاوی هەبێ ڕێزی لێدەگیرێ، لەبەر ئەوەی نەتەنها ئەم کارە شەرم نییە بەڵکو کارێکی شەرەفمەندانەشە. دوایی بەیەکەوە لە کۆشکی پاشایەتی هاتینە دەرەوە و بەرەو دامەزراوەی گابازی کریت کەوتینە ڕێ. لەو شارەدا دامەزراوەی گابازی بریتی بوو لە شارۆچکەیەکی بچووک کە لە تەنیش شاری گەورەوە دروست کرابوو. لەم شارەدا چەندین مەیدانی لێبوو بۆ گابازی و بۆ ڕاگرتنی گاکان لە تەویلە گەورەکانی ئەوێ و لە تەنیش تەویلەکانەوە هەندێ لە وەرگە هەبوو کە دەوراودەوری بە پەرژین گیرا بوو. کاتێک کە هەوای دوورگەی کریت سار دەبێ گاکان دەگوێزنەوە بۆ ناو پشتیرەکان و لە وەرزی گەرما لە لەوەرگاکاندا دەیان لەوەڕێنن. بەڵام ئەو گایانەی کە دەبێت سبەینێ یا دوو سبەی لە گۆڕەپانی گابازیدا پەلاماری گەنجە سەماکەرەکان بدەن لە پشتیرەکاندا دەبوون. کاتێک گەیشتینە دامەزراوەی گابازی مامۆستاکەی مینا لەوێ بوو کە منی لەو جێگەیە بینی خۆشحاڵی خۆی دەربڕی. هەروەها ئەو کاهینانەی کە کاریان پەروەردەکردنی گاکان و ڕاهێنانی سەماکەرەکان بوون بە بینینی مینا خۆشحاڵ بوون، بەبێ ئەوەی دیار نەبوونە درێژخایەنەکەی ئەویان بەلاوە سەیر بێ. کاهینەکان لە دوای ئەوەی زانیان کە من پزیشکێکی میسریم لەبارەی خواردنی گاکان و هەروەها لەبارەی ئەوەی لە چ کاتێکدا خواردنیان بدرێتێ کە ببێتە هۆی بریقداربوونی موویلەش و زیاتربوونی تەمەنیان، هەندێک پرسیاریان لێ کردم. لە کاتێکدا کە من دەمزانی زانیاری ئەوان لەم بارەیەوە لە هی من زیاتر بوو، چونکە لە سەدان ساڵ لەمەوبەرەوە تا ئێستا باو باپیرانی ئەوان خەریکی پەروەردەکردنی گاکان بوون و لە دوای هەر سەردەمێک زانیاری باوکەکان گوێزراوەتەوە بۆ کوڕەکانیان و ئەو کوڕانەش زانیاری زیاتریان دەخستە سەر و دایاندایە جیلی نوێ. مینا لای کاینەکان بەڕێز و خۆشەویست بوو. کاتێک کە ئەویان بینی بە چاکزانینی مامۆستاکەشی ڕەزامەندیان نیشاندا کە مینا
سبەینێ لە بەردەم گایەکدا سەما بکات و گایەکیان بۆ دەستنیشان کرد. مینا لەم هەڵبژاردنەی زۆر خۆشحاڵ بوو، چونکە دەیزانی کە دەتوانێ سبەینێ هونەرەکەی خۆی نیشانی من بدا. لە دوای ئەوەی مینا ڕێنمایی کردم چووینە لای کاهینی گەورە کە سەرۆکی هەموو کاهینە گابازەکان بوو. کاتێ چووینە ناوژووری کاهینەکەوە بەهۆی تاریکبوونی ژوورەکەی لە پێشدا نەمان بینی، بەڵام لە دواییدا چاوم بە مرۆڤێک کەوت کە سەری وەکو گاوا بوو، ڕەنگی زەرد بوو. ئەو مرۆڤەی سەری وەکو گا دەهاتە بەرچاو لە بەرامبەر ئێمە سەری دانەواند و دوای سەری گاکەی لە سەری هەڵگرت و تێگەیشتم سەر و دەموچاوی هەروەکو مرۆڤێکی ئاساییە. ئەگەرچی ئەو پیاوە کە کاهینی گەورە بوو لەگەڵماندا بە پێکەنین بوو، ڕووی خۆش بوو، بەڵام لە سوڕوچاوی ترسام، چونکە جۆرە مۆرکێکی قیناوی بێبەزەیانەی توندم لە دەموچاویدا بەدی دەکرد. مینا کاتێک کە ویستی باسی بکە کە بۆچی ماوەیەک دیار نەبووە، نەیتوانی لە کاتی خۆیدا خۆی بۆ خواکەی کرید بکاتە قوربانی. کاهینە گەورە کەوتی پێویست ناکات بۆ منی باز بکەی، چونکە من ئاگام لەم بابەتە هەیە، دەزانم تۆیان ڕفاند و بە وڵاتێکی تریان بردی. پاشان ڕێز و پێزانینی خۆی ئاراستەی من کرد و وتی سینۆها، لەبەر ئەوەی تۆ مینات گەڕاندەوە بۆ کریت کە بتوانێ خۆی بۆ خواکەی بکاتە قوربانی، من فەرمانم داوە دیاریەکت بۆ ببەن کاتێک کە گەڕایتەوە میوانخانەکەت ئەو دیاریە دەبینی. من وتم نە بۆ پاداش مینام ڕزگار کردووە و نە بۆ وەرگرتنی ئەو پاداشتە هاتوومەتە کریت، بەڵکو مەبەستی من کۆکردنەوەی زانستە. بەر لەوەی بۆ کریت بێم بۆ وڵاتانی سووریا و بابل و هاتی سەفەرم کردووە و لەو وڵاتانە زۆر شت فێر بووم. ئێستا هاتوومەتە کریت کە لێرەش زانیاریەکانی خۆم دەوڵەمەند بکەم. لەبارەی خوای کریتەوە شتی سەرنجڕاکێشم بیستووە، بە منیانوت کە ئێوە خوایەکی گەورەتان هەیە کە کچەکان و کوڕەگەنجەکانی خۆش دەبێ، بەمەرجێ هیچ پیس و پۆخۆڵیەک بەجەستەیانەوە نەبێ. ئەمە سیفەتێکی گەورەیە کە لە خواکانی سووریا و بابل بەدی ناکرێ، چونکە خواکانی سووریا و بابل ڕێگە دەدەن ژن و پیاو لە نێو پەرزگەدا لەگەڵ یەکتریدا ڕابێرن. کاهینی گەورە وتی لێرەدا جگە لە خوای گەورەی ئێرە خوای تریش هەیە کە خەڵکی دەیپەرستێ و تەنانەت لە ناوچەی بەندەریش پەرزگەی هەیە بۆ پەرستنی خواکانی وڵاتانی تر. تۆ دەتوانی ئەگەر حەزت لێبێ لەو پەرزگایە بۆ خوای ئامون کە خوای میسرە قوربانی بکەی، بەڵام بیانیەکان خوای گەورەی ئێمە ناناسن و ناشتوانن بیناسن، چونکە تەنها ئەو کەسانەی کە بۆ ناسینی ئەو پەروەردە کراون لە شوێن کەوتووە ڕاهێنراوەکان بۆیان هەیە کە ئەو ببینن و تا ئێستا هەر کەسێک کە ئەوی بینی بێ نەگەڕاوەتەوە کە بڵێ خوای گەورەی ئێمە چۆنە و هەر ئەوەندە بە ئێوە دەڵێم کە گەورەی و بەختەوەری گەلی کرید بەهۆی خوا گەورەکەیەوەیەتی. وتم ئەی کاهینی گەورە، ئەو کاتەی لە وڵاتی هاتی بووم لە دانیشتوانی ئەوێم بیست کە خواکانی ئەوان ئاسمان و زەوین و یەکێک لەوانەی بەهۆی بارانەوە زەوی دووگیان دەکات و دەیکاتە خاوەن بەروو بووم. لەو کاتەدا بە شێوەیەکی ناتەواو کەوتە گوێم کە خوای کرید دەریایە، چونکە ئەم میلەتە دەسەڵات و بەختەوەری خۆی لە ڕێگەی دەریاوانیەوە دەستکەوتووە. کاهینی گەورە وتی بەشێک لە قسەکانی تۆ ڕاستە، ئێمە زۆر لە هۆیەکانی بەختەوەریمان لە دەریاوانەکانەوە دەستکەوتووە، بەڵام خوای ئێمە دەریا نییە، بەڵکو خوای دەریاشە. سینۆها دەبێ بزانی
کە لە ناو هەموو گەلاندا گەلی کریت تەنها گەلێکە کە خوایەکی زیندوو بە خوای گەورەی خۆی دەزانێ لە کاتێکدا کە گەلانی تر خوا مردووەکان دەپەرستن یان شێوەی ئەو خوایانە دەپەرستن کە بە بەرد یاندار دروستیان کردووە. خوای ئێمە نەخوایەکی مردووە و نەبەردە و نەدارە، بەڵکو خوایەکی زیندووە و تا ئەو ڕۆژەی خواکەی ئێمە زیندوو بێ هیچ گەلێ ناتوانێ لەگەڵ میلەتی کریتدا جەنگ بکە، ئەگەریش بیکە دڵنیابە تێک دەشکێ. وتم بیستومە خواکەی ئێوە لە ئەشکەوتێکدا یان لە خانوویەک کە داڵانێکی درێژ و تاریکی هەیە دەژی و من زۆر حەز دەکەم کە ئەم ئەشکەوتە یان ئەم خانووە ببینم، بەڵام نازانم بۆچی بۆ ئەو کەسانەی بۆ بینینی خوای ئێوە دەستنیشان دەکرێ دەچنە ئەو جێگەیە ناگەڕێنەوە لە کاتێکدا کە ڕێگەیان پێدراوە کە بگەڕێنەوە. ئایا ئێوە ناتانەوێ بە من بڵێن بۆچی هیچ کامێک لەوانە نەگەڕاونەتەوە؟ کاهینی گەورە وتی لەگەڵ ئەوەشدا کە خوای ئێمە لە شێوەی گایە، بەڵام ئەو خوایە گا نییە، بەڵکو بوونەوەرێکە کە کەس ناتوانێت بڵێت چییە. هەر ئەوەندە دەزانین کە ژیانی هەیە، بەڵام کە دەڵێن بۆچی ئەو کەسانی دەچنە جێگاکەی ناگەڕێنەوە، ئەم بابەتە ڕادەی بەرزی بەختەوەری و شانازیە، چونکە گەورەترین شانازی و بەختەوەری بۆ کچ و کوڕە گەنجەکانی ئێمە ئەوەیە کە خوا ببینن و لای ئەو بمێننەوە، لەبەر ئەوەی کاتێک کە خواکە دەبینن ئەوەندە خۆیان بە بەختەوەر دەزانن کە ژیانی ئەم دنیایان لەبەر چاو دەکەوێ، چونکە دەزانین ئەگەر بۆ ئەم دنیایە بێنەوە دەبێت ئازار و مەینەتی ئەم جیهانە بچێژن و خۆیانی بۆ بگرن. مینە، ئایا تۆ ئارەزوو ناکەی بۆ ماڵی خوا بچیت و باقی تەمەنت لەوێ بیت؟ مینا وەڵامی نەدایەوە. من وتم ئایا من کە ڕێگەم نادەن بچنە ناو خانووی خواوە دەتوانم دەرگای چوونە ژوورەوەکەی ببینم؟ کاهینی گەورە وتی ئەو شەوەی کە مانگ لە ئاسماندا بە تەواوەتی پڕ دەبێتەوە، مانگە شەو نزیک دەبێتەوە، لەو شەوەدا مینا دەچێتە ماڵی خوا و لەوێوە تۆش دەتوانی دەرگای خانووەکە ببینی. وتم ئەگەر مینا ئامادە نەبێت بۆ ماڵی خوا بچێ چی دەبێ؟ کاهینەکە وتی هێشتا ئەم حاڵەتە ڕووی نەداوە کە کوڕێکی گەنج یان کچێکی گەنج ئامادە نەبێ بۆ ماڵی خوا بچێ. میناش لە دوای ئەوەی لە بەردەم گاکاندا سەمای کرد بەو پەڕی حەز و ئارەزوویەوە دەچێتە ماڵی خوا. لە دوای ئەم قسەیە کاهینەکە سەرەگاکەی لەسەر کرد و کە تێمان بگەێنێ ماوەی چاوپێکەوتنەکەمان کۆتایی پێهاتووە. مینا دەستی گرتم و لە هۆدەکەی هاتینە دەرەوە. دوای ئەوەی لە ماڵی کاهینەکە هاتینە دەرەوە مینا لێم جیابەوە و وتی لەبەر ئەوەی سبەینێ ڕۆژی سەماکردنمە ئەم شەو دەبێ لە دامەزراوەی گابازیدا بمێنمەوە. من بە تەنهایی بۆ میوانخانەکە گەڕامەوە. سەیرم کرد کاپتا شەرابی نۆشیبەوە، کەیف خۆش بوو. وتی سینۆها گەورەی من، ئێرە سەرزەمینی ڕۆژئاوا و ناوەندی بەختەوەریە. لێرە خواردنەوە زۆر هەرزانە و هیچ گەورەیەک بە گۆچان لە خزمەتکارەکەی خۆی نادات و لێی ناپرسێ چەند زێڕ و پارەت لێت زیوم. ئەگەر گەورەیەک لە بەندەکەی خۆی تووڕە بێ لە ماڵ دەری بکە، بەندەکە یەک ڕۆژ خۆی دەشارێتەوە و ڕۆژی دوایی دەگەڕێتە ماڵ و خاوەنەکەی تاوانەکەی فەرامۆش دەکا. بەڵام مامەڵەچیەکانی ئێرە زۆر فێڵبازن و وەکو چۆن بازرگانی ئیزمیر بازرگانی میسری هەڵدەخەڵەتێنن، ئەمانیش فێڵ لە مامەڵەچیەکانی ئیزمیر دەکەن. لەم شارەدا جۆرە ماسیەکی بچووک دەکەنە ناوڕۆنی زەیتونەوە، ماوەیەک تیایدا دەهێڵنەوە و ئەم ماسیە ئەوەندە بەتام دەبێ کە هەر چەندێکی لێ بخۆی تێر نابی. لە پاش ئەم قسەیە بەندەکەم دەرگای هۆدەکەی داخست و
دوای ئەوەی دڵنیا بوو کە کەس لە پشت دەرگاکەوە گوێی لە دەنگی ئێمە نابێ، وتی: گەورم، لەم وڵاتەدا کارەساتێکی سەرسوڕهێنە ڕوویداوە، چونکە من لە مەیخانەکانی ناوچەی بەندەر بیستم خوای کرید مردووە و کاهینەکان لە مردنی خوای کرید ترسیان لێنیشتووە و هەوڵ دەدەن خوایەکی تر بدۆزنەوە. بەڵام هەر کەسێ ئەم قسەیە بکات بە سەختی سزا دەدرێ و 2 نەفەر لە دەریاوانەکان ئەم قسەیان کردبوو لەسەر تاشەبەردەکانی قەراق دەریا فڕێیاندانە ناو دەریاوە بۆ ئەوەی ببن بە خۆراکی ئەختەپوتەکانی دەریا. لەبەر ئەوەی دانیشتوانی کرید دەڵێن دەسەڵات و بەختەوەری بە ژیانی خواکەیانەوە بەندە، کەواتە ئەگەر خواکەیان بمرێ گەلی کرید دەسەڵات و بەختەوەریەکەیان لە کیس دەچێ. کاتێک کە کاپتا ئەم قسەی کرد ئومێدێک لە دڵمدا دروست بوو، پێم وت ئەگەر وابێ خوای گەلی کرید وەکو دەڵێن مردبێ وابزانم ئەم هەواڵە ڕاستیشە، چونکە ئەگەرچی حکومەتەکان بەردەوام هەوڵ دەدەن ڕووداوەکان لە خەڵکی بشارنەوە، بەڵام خەڵکی ئاگاداری هەموو هەواڵەکان دەبن. لە دوای ئەوەی مینا چووە ناو خانووی خواکەیان یەکسەر لەوێ دێتە دەرەوە.